ڕاگەاندنی کومیتەی ناوەندی کۆمەڵە سەبارەت بە مەحکومکردنی هێرشی موشەکی کۆماری ئیسلامی بۆ سەر شاری هەولێر پایتەختی هەرێمی کوردستان. بەرەبەیانی ڕۆژی یەکشەممە 22 مانگی ڕەشەمەی 1400 هەتاوی ڕێکەوتی 13 مارسی 2022 زاینی پاسدارانی کۆماری ئیسلامی ئێران بە هاویشتنی 12 موشەکی بالستیک شاری هەولێر پایتەختی هەرێمی کوردستانی کردە ئامانج. ئەگەرچی بەخۆشیەوە ئەو هێرشە جنایەتکارانەیە خەسارەتی گیانی بە شوێنەوە نەبوو، بەڵام زەرەر و زیانی مادی زۆری لێکەوتەوە. کۆماری ئیسلامی هەم لە ڕاگەاندنی سوپای پاسداراندا و هەم لەسەر زاری وتەبێژی ڕژیم ڕەسمەن بەرپرسیارەتی ئەو هێرشەی و ئەستۆگرت. پاساوی کۆماری ئیسلامی کە گۆیە بنکەی چالاکی دەوڵەتی ئیسرائیلی لە شاری هەولێر کردوتە ئامانج، گاڵتە جارێکی ئاشکرایە. ئامانجی واقعی ئەو هێرشە ئەوەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان بخاتە ژێر زەختەوە بۆ ئەوەی تەسلیمی پرۆژەی کۆماری ئیسلامی لە دیاریکردنی حکوومەتی داهاتووی عێراقدا بێت. لە ڕاستیدا بە دیاریکراوی ئەو هێرشە بەکردەوە دەرهێنانی هەڕەشەی قائانی فەرماندەی سوپای قودس بۆ سەرلایەنە سیاسیەکانە کە ئەگەر شوێنکەوتووی پلانی کۆماری ئیسلامی بۆ پێکهێنانی بلوکێکی شیعەی دیاریکراو نەبن، کاردانەوەیان دەبێت. ئەم هێرشە موشەکیە بۆ سەر دانیشتوانی مەدەنی شارێک دەیتوانی کارەساتێکی مرۆڤی سامناکی لێ بکەوێتەوە و لەمە بەدواش ئەگەر بربەستێک بەم جۆرە کاردانەوەی کۆماری ئیسلامی دانەندرێت، دەبێتە مەترسیەکی گەورە بۆ سەر ئاسایش و ئەمنیەتی دانیشتوانی ئەو هەرێمە. لە ڕاستیدا ڕژیمی ئێران نیشانی داوە کە باکی لەوە نییە کە بۆ گەیشتن بە ئامانجی سیاسی خۆی بەم جۆرە گیان و ماڵی هاوڵاتیانی مەدەنی بکاتە ئامانج. کومیتەی ناوەندی کۆمەڵە ئەو دەستدرێژیە ئاشکرایی ڕژیمی ئێران بۆ سەر گیان و ماڵی دانیشتوانی هەرێمی کوردستان بە توندی مەحکوم دەکات و داوا لە بیر و ڕای گشتی ناوچەکە و جیهان دەکات بەرامبەر بەکردەوەی جنایەتکارانی کۆماری ئیسلامی ئێران بێدەنگ نەبن و بە هەر شێوەیەک کە دەتوانن دەنگی ناڕزایەتی خۆیان بەرزکەنەوە و ڕێگە نەدەن ڕژیمی ئێران لەم جۆرە هێرشانە بەردەوام بێت. کومیتەی ناوەندی کۆمەڵە ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمونیستی ئێران 23 ڕەشەمەی 1400 هەتاوی 14 مارسی 2022 زاینی